بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه واتباعه إلى يوم الدين. أما بعد، خواهي قولة طاعات وعبادت من لقبولك إن شاء الله تعالى. أمروش بخاطر سترازوي شاك كان من خواهي پروردگار شامولا من بباريزة إن شاء الله. معاذ كري جبل هات خزمتي بيغمري خواه صلى الله عليه وسلم، بيغمري نازدار صلى الله عليه وسلم بيفرمو: وإياك والمعصية فإن معصية حل سخط الله عز وجل. فرمووی بە معاذی کوڕی جەبەل پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: معاذ لە تاوان خۆت بە دوور بگرە، چونکە تاوانکردن ئەبێتە هۆی غەزەبی خوا دابەزێ بۆ مرۆڤەکان، نەک بۆ مرۆڤێ بەڵکو بۆ مرۆڤەکان. یعنی ئەگە خەڵک خەریکی تاوان بێ، ئەو تاوانەی خەڵکیە لەوەیە عامەکە بگرێتەوە. یعنی شەرت نییە تاوانی وا هەیە ئەمەنە قورسە نە ئاسمان هەڵێگرێنە زەوی. زۆر جار خوای پەروەردگار مرۆڤەکان بەشەرەکان ئەزیەتەدا بەونەی ئەو تاوانەوە. ئەبێ ئێمە بە تایبەتی لە ڕەمەزان باشی ڕەمەزانش خۆمان پارێزین لەو تاوانانەی بە تایبەتی لە شەرعا زۆر گەورەیە. بە تاوانی بچووکش ئینسان بەردەوامێر گەورە دەبێت. خوای گەورە مولایەتمان پارێزێ لە تاوان. فەرموبانێژەکانمان بکەین.